ئاری عوسمان و حوسێن قادر دوو شاخەوانی کوردن سەرکەوتن بەسەر بەرزایەکانی لینین کەوا 1934 مەتر بەرزە لە زنجیرە چیای هیمالایە. دوای ئەوەی گەشتەکەیان ماوەی نزیکەی مانگێکی خایان لە ڕێگەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر گەڕانەوە پایتەختی هەرێمی کوردستان لەلایەن شاخەوانان و خزم و کەس و کار و دۆستەکانیان پێشوازیان لێکرا. بەڕاستی دڵخۆشێکی گەورەی لۆمە هەمووکو دەستپێکی کاری پێشکەوتی و شاخەوانی هەمووش وەکەوەی کە چینە و لوتکێ و گەڕینەوە لوتکەی لینین کە بەرزەکەی 1934 مەترە 28 یەکەوە دەستمان بە ڕاهێنانکردن کرد لە شاخەکانی کوردستانی خۆمان لە چواردەی حوت ڕۆژتینەوە وڵاتە 21 ڕۆژمان پێچ و لە کاتی گەشتی شاخەوانیەکەمان و گەشتی گشتیش 28 ڕۆژ بوو لەبەرەوەی کە چینە و شارەی ئەو وڵاتە 3 ڕۆژماینەوە پاشەویش هەم 3 ڕۆژماینەوە. ئەمە لە کوردستان 3 کەس بووین بەڵام بەداخەوە یەکێکمان تووشی نەخۆشی هات نەخۆشکەت زووتر لە ئێمە گەڕاوە و هەروەها لە هەموو جیهان لە هەموو شاخەوانانی دنیا هاتبوون بەڕاستی خۆشبەختانە کوردی شانبەشانیە و شاخەوانە جیهانیانە لێن دەڕاوەستاوە و چۆ لوتکەی و باڵای کوردستان و عێراق. ئەو دڵخۆشی ئێمە ئەوەیە ئێمە دەبینە هاندەر باشە ئێمە دەبینە هەندێک لەوەی کە هانی زۆربەی شاخەوانەکانمان بدەین کە بتوانن بەرەو پێشتر بچن بەڕاستی و چونشی هەرچەند تۆ بەرزای زیاتر بڕۆ زیاتر بمێنیەوە لە بەرنامە ئەکسپیدیشنە سەختانە تەکنیکی و ئامرازی نوێتر فێر دەبی ئەو تەکنیک و ئامرازانش بەڕاستی سوودبەخشن لە بۆ هەموو شاخەکانی کوردستانی خۆمان ئەمە لەبیر نەکەین زستانی وڵاتی ما هیچ جیاوازێکی لە ئاستی هیمالایە نییە یعنی تەنها ئەوەیە کە هاوینەکەمان وشکە و بەفراوی نییە و یاخود سەختی تێدا نیە شاخەکانمان ئەمما زستانەکانمان نەخێت و چیایەکی سەختە بەڕاستی لە پێشودو دەردا ئەو چیای ئەوەندە سەخت نەبوو یعنی چەند 10 ساڵ 15 ساڵ پێش ئێستا بەڵام بەڕاستی بەهۆی گۆڕانی کەش و هەواوە سەختیی ئێزگار زۆری لێدا دروست بووە لەبەرش کە چاڵی بەفری ئێزگار زۆر و ڕەنووی بەفر کەش و هەوای گۆڕانکاریی سەخت تێدا دروست بوو ئەوەش بوویتە هۆکاریەوەی کە زۆر شاخەوان گیان لە دەست بدەن یاخود نەتوان تێدا سەرکەوتن ینی بۆ نمونە ئەگەر لە پێشووتردا لە 100 شاخەوان 80 شاخەوان تێدا توانی با سەرکەوێ ئێستاکە ئەو پەر دەتوانن 40 تا 50 زیاتر ناتوان سەرکەوتن. 3 شاخەوانی کورد مانگێک لەمەوبەر گەشتی وڵاتی قیرغستانیان کردو بەسەر یەکێک لە بەرزترین لوتکەکانی گۆی زەوی کەوالینی نەکەوتن یەکێکیان بەهۆی نەخۆشیەوە دابڕا ئاری و حوسێن شانبەشانی کۆمەڵێک شاخەوانی جیهانی ڕوبەڕووی سەرجەم سەختیەکان بوونەوە گەشتەکەیان بە سەرکەوتووی ئەنجامدا کەوا نزیکەی ساڵێکە ئامادەکاریان بۆ دەکرد. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.